کێشەکەڵەکە بوو چارەسەر نەبووەکانی شارۆچکەی چوارقورنا لیژنەیەک لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و یەکە ئیدارەکانی ناحیەکەی کۆکردەوە. لە گفتوگۆیەکی کراوەدا کێشە جۆراوجۆرەکانی چوارقورنە تاوتوێکران. لەسەر تەواوی ئەو کێشانە ویستمان بەڕێوبەری ناحیە بدوێنین، بەڵام ناوبراو ئامادە نەبوو قسە بکات. لە لایەکی تریشەوە هاوڵاتیانی شارۆچکەکە نیگەرانن لە نەبوونی پرۆژە خزمەتگوزاریەکان. وعدیاندا بوو کە بیکەن کەچی نا قیرتاویش کرا نا بڵێن ئەوەشمان بۆ کراوە زێرابەکەشی نەکراوە ئاوەکەشی بۆ ڕانەکەشرا هەروە خۆی تا ئێستا. کێشەی کارە باشمان وەڵی بۆ خۆت دەزانی کێشەکەوە سەر تا سەرە. کێشەی کارە باشمان هەیە بەڕاستی ینی کارەبایەکە وەک پێویست نییە کراوە بەڵێ چۆن نەکراوە ئای چۆنەرەوەڵا زۆر کەسە بۆ بڵێن لە ڕێی حیز بۆ یان لە ڕێی زۆشتەوە مەسەن بڵێ هاوکاری کراوە بەڵام وەکو خۆم ئێستا شوێنەکەم نیشتەجێ بوونە گوێ لێە لە بلۆکدا بۆ هیچ کێشەی نەبووە بەڵام شوێن هەبوو مەسەلەن بڵێن جادەوبان بووە یان شوێن هەبووە لەوەیە شوێنی سیانە بۆ شتێکی وا هەبووە کراویشە و ئەشکالی نەبووە بەڵام زیاترەوانە لە ڕێی حیز بۆواگە بکرێ. ناحیەی چوارقورنا یەکێکە لە ناحیە فەرامۆشکراوەکانی سنووری پارێزگای سلێمانی و بەدەست چەندین کێشە و نەبوونی پرۆژەی خزمەتگوزاریەوە دەناڵێنێت. ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێن بەهۆی ململانەی نادروستی حیزباتیەوە حکوومەت نەیتوانیوە خزمەتی پێویستی ناحیەکە بکات. ئەو کەم و کوڕیانەوە ئەو گرفتانی کە تێ بەردەم ئەندامانی ئەنجومەنی پارێزگا بوو ئەو دەست نەکراوەی کە لە بەردەم ئەنجومەنی پارێزگایە بەهۆی ئەو ململانە سیاسیە و یان ئەو سیراعی کە هەیە یاخود بەهۆی قەیرانی سیاسیەوە کە نەمانتوانی وەکو پێویست ئەو کارانەی لە بەردەستمانایە بتوانین وەکو خۆی جێبەجێ بکەین حتا بەشێک لە ئەو پەیڕەوەی کە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیایە نەمانتوانی جێبەجێ بکەین بەداخەوە. بەشێکی لەوەی کە ئەو کێشانە لە ناحیەکانە لە قەزاکەنان تەنانەت لە سنتەری شارەکانی شاکەڵەکە بوون و هاوشێوەشن جێبەجێ نەکردنی سیستمی لامەرکەزیەتە ئەم سیستمی لامەرکەزیەتە ئەگەر جێبەجێ بکرێ ئەگەر سەرۆکی یەکە ئیداریەکان دەسەڵاتی خۆیانیان پێ بدرێتەوە ئەو داهاتانەی کە لەو ناوچانەیە هەیە بدرێتەوە بە خەڵکی بۆ خەڵکی ناوچەکە سەرف بکرێتەوە بێگومان کۆمەڵێک لەم کێشانە زۆر بە ئاسانی چارەسەر بن. ناتوانین باسی هەیمەنی حیزب دوور خەینەوە لایەنە سیاسیەکە بەڕاستی زاڵە بەسەر لایەنە حکوومیەکەیە یعنی کەسێک کە ڕاستە حیزب کاندیدیەکە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ دامودەستگایەکی حکومی بەڵام بەداخەوە ناتوانێت زۆربیان لە لایەنە سیاسیەکە تەجاوز کات و بێت یعنی بێتە هاوڵاتیەک و مولکی هەموو کەس. چوارقورنا لە ساڵی 1961ەوە ناحیەیە ڕوبەرەکەی نزیکەی 15,000 کیلۆمتر دووجایە و 14 گوندی بەسەرەوەیە و 55,000 کەس ژمارە دانیشتوانەکەیەتی. ئەمە سەرەڕای ئەوەی ئەم شارۆچکەیە دەیان ساڵە ناحیەیە بەڵام سیمایەکی ڕوونی شاری پێوە دیار نییە و با شێوەیەکی ناڕێک فراوان بووە لە ڕووی ماستەر پلانیشەوە کێشەی هەیە و ئەمە وێ ڕای کەمی ڕێژەی سەوزایی لە ناحیەکەدا. عەبدولسەلام حەسەن، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی چوارقورنا.